بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. چون قرآن بكينا معي شفاء بخمان. طبعا آياتك فرمي وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين. قرآن شفاء رحمة بوك للمؤمنين بو أواني إيمانيان بيتي إيمان هنان بقرآن يجبريتي لوي لضلو إيماني بيبيني وبزوبانت بخواني توا ولكرداري اشتاجة بجيبكي بوشيوية أو كاتا قرآن بيت شفاء ورحمة بوت يكم جار لضلوة إيمانت بيها بهمو حرام وحلال وحق وبطال وشاك وخلابك كبيت ناسيني فرمانو قدغكاني قبول بكي لضلو دارون تو دواتر بزوبانيش بردوان بخواني توا چونك كلامي الله دواتريش لكردار تاجة بجيبكي أما بەهێزترین ڕێگایە بۆ بەکارهێنانی قورئان وەکو شیفا بۆ خۆت. خۆ گەر بێت و بیخوێنیتەوە ئیمانت پێی نەبێ ئەو منافقی، وا گەر بێت و بیخوێنیتەوە ئیمانت پێی هەبێ بەڵام کاری پێنەکەی ئەوە کافری. ئەگەر هەرسێکی تیاکۆ بێتەوە ئەوە ئیمانداری و بەڵێ بەو شێوەیە قورئانە بێتە شیفا و ڕەحمەت بۆ تۆ. وابنين الله سبحانه وتعالى لا يتكترى لقرآن فرمي وإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا لعلكم ترحمون. فرمي أجر القرآن خوين رايو أجوي لا بقرن جوي بورا ديرن نكبر جوي تام بكوي جوي بورا ديرن أنجدوا أيجوا أنصتوا واتهرتش يق مشغول تانا كالا جوي قرتن لو قرآن دوري بخنا ولا خوتان بفكرتان تنهالها أو به أجر بوش يوجو القرآن بقرن أو ليتي يجن وكاري بيكن أو وقتش لعلكم ترحمون يعني قمانتان لو نبي الله سبحانه وتعالى بهوي ورحمتان بيكا ويبراستي وكساني كجو بس لضنجة قرن كخوش ياخدنا أو هيجي إسفاديك أو تويلينا كان بويا أجر أتواني خوات رقيي خود بك أبو شوي بيمتي قرآن بسر خوتا بخوانا وهر آياتيكيش بخواني توشي فايلي ورقري بلام قرنكتريني آياتكان عظيمتريني آياتكان وكو آيات الكرسي وكو سورة فاتحة وكو كوتاي سورة بقرة وكو هندق لسورة كان وكو سورة صافات وكو سورة كاني بابلين معوذات قل أعوذ برب الفلق وقل أعوذ برب الناس أمانة هايبترن وزوركي تلو آياتاني كباسي بطاليتي في ركاني شيطان ساحر كان كاهن كان ثيا أمانة بو خود بخوانه ڕۆژانە خۆت وابەستە بە پێوەی لەگەڵ ذیکر و ئەورادەکانی تر تاکە هەتا بەئیزنی ئەڵڵا هەر نەخۆشیەکت هەبێ هەر مەسیەکت هەبێ هەر سیحرێکت لەسەر بێ هەر چاوەزارێکت لەسەر بێ لاچێ نامێنێ چکە بەڕاستی سەحابە بۆ خۆیان لەناو خۆیانە بەسەر خۆیانە یان خوێندوو وە چارەسەر ئەبوون و پێویستیشیان بەوە نەبوو کە بچن بۆ لای خەڵک بیخوێنێ بەسەریانە تابعینیش بە هەمان شێوە تابعیەکانیش بە هەمان شێوە بۆیە بەڕاستی خۆت بیخوێنی لەسەر خۆت زۆرترین کاریگەریە بێ ئەگەرێکێکی کە لەسەرت بخوێنێ ئەوە کاریگەرەکەی کەمە بێتەوە بۆ چونکە تۆ خۆت هیچ ناخوێنیتەوە ئەوەی خوێنێتەوە کەواتە تۆ بەس گوێگرتنەکەیە لەگەڵ لێکدانەوەی دڵەکە و تێگەشتنەکەی و تەدەبوڕەکەی و لەگەڵ کارپێکردنەکەی واگەر بێت و وابەستەی نەبی کاری پێنەکەی بەڕاستی سفادەی لێ نابینی بۆیە بێ وابەستەی ببی و کاری پێ بکەی ئەبەم شێوە خۆت ئەتوانی ڕقیە بۆ خۆت بکەی و پێویستت بە هیچ کەسێ نەبێ ئەگەر هاتیش و لەو کەسانە بووی کە خۆت ڕقیەت بۆ خۆت کرد و خوێنتەوە بورایتەوە ئەو وەختە قەیچێکە بە گوێگرتن هەوڵ بدە خۆت عیلاج بکەی گوێگرتنەکەش ئەگەر توانیت بەو ئالەتانی لەبەردەستا هەیە وەکو مۆبایل و تەسجیل و ئەم بابەتانە ئیسفادەت کرد و باش بووی بەو شێوە خۆت باش بکە و گوێی لێ بگرە واگەر ئیسفادەت لێ نەکرد و باش نەبوویت و لە هۆش خۆت شویت و ئەو بابەتانە باەکێک لە پاڵتا بێ زوو بیخاتەوە سەری و گوێی لێ بگرە ئەبەم شێوە بە ئیزنی ئەڵڵا سبحانه وتعالى باش ئەبی واگادار بە مەچۆ بۆ لای خەڵکی بۆ ڕقیە سەر مەکە بە کۆشی هەموو کەسێکە کە بەڕاستی ئەمڕۆ ئەمە کارەساتە خەڵکێکی زۆر بچووکترین زەختی دەرونی ئەکەوێتە سەر و ئەزانێ سحری لێکراوە جنۆکەی تیا ئەبێ بڕوا ڕقیە بکەن بچووکترین کێشە ڕوبەڕوویە بێتەوە بە هەمان شێوە ئەزانێ جنۆکەی تیا یاخود ئەبینی
خۆی کۆمەڵێک گۆڕانکاری لە جەستەیە ڕووی داوە ئی هۆرمۆنات یاخود نەقسی کۆمەڵی ڤیتامین و مادەی ئاسن و بابەتانەی هەیە یەکسەر هەموو یەباتەوە بۆ لای ڕوقیە و بۆ لای سیحر و بۆ لای جادوو ڕاقیەکانیش بە ناوی ڕوقیەوە دوای دووشت کەوتون زۆربیان مەگەر یەکێکیان ئەڵڵا ڕەحمی پێکرد بێ یاخود ئافرەتیان دەستکەوێ یاخود پارەیان دەستکەوێ ئەوانیش هەڵەسن جۆرەها درۆ هەڵەبەستن و جۆرەها فکرە هێنن و خەنە مێشکی ئەم داماوە ئەوەندەی تر لە ناڕەحەتی و لە دەرد و ئێشەکەی زیادەکەن ئێمە زەلام هەبووە چەند ساڵ بە دوای ڕوقیەوە بۆ ئازارێک کە هەی بووە کاتێک کە پێمان تۆ بڕۆ فەحسێکی ئاسن بکە فەحسی ئاسنی کردو سەیری کردو ئاسنی کەمە بەو شێوەیە عیلاجی خواردووە و شیفای بۆ هاتووە وێ بەڕاستی کارەساتە ئەبەو شێوە زۆرە ئەمڕۆ خەڵک و ئەزانێ هەر شتێ ڕوویە سیحرە هەر شتێ ڕوویە چاوە بە شێوەیەک وای لێ هاتووە باوەڕی بە ئەقداری ئەڵڵا نەماوە هەموو شتێکی بۆ کردوێتەوە لە چاو سیحری خەڵکیە ئیتر خەڵک ئەتوانێ بیکوژێ خەڵک ئەتوانێ نەخۆشی خاصە خەڵک ئەتوانێ خۆشیەکانی ژیانی لێزەوت کە خەڵک ئەتوانێ ژیانی تاڵکە ئەی باشە ئەڵڵا سوبحانەهو وتەعالایشی چییە یعنی بۆچی بەو شێوەیە ڕوئەکەنە ڕاقیەکان و ئەوانیش بەو شێوەی استیغلالتانکەن هەم پارە و سەرۆت و سامان بەهۆی ئێوە کۆبکەنەوە و هەم جنس و بەدڕەوشتیشیان دەست بکە بەداخەوە زۆربیان طبعاً هەمویان ناڵێن دڵنیابە زۆرێک لەوانەی لە ساحەکەیە ڕوقیەکەن بە بێشەرعیەکەن بە ئەڵڵا قەسەم شتێکیش بێشەرعی بێ قەد عیلاجی تیانە بگرە داهێنانی تیابێ بیدعی تیابێ قەد عیلاجی تیانە و چارەسەر نییە چونکە ڕەسوڵ الله فەرمێ صلی الله عليه وسلم ئەلەم دینەی ئێمە هەر کەسێ داهێنانێک بکە ئەوە ڕەتە و ئەوە گومڕاییە و ئەوە لە ئاگرایە ئاگەر شیفایتیایە گومڕایی شیفایتیایە شتێک ڕەسوڵ الله ڕەتی کاتەوە شیفایتیایە کە ئەمڕۆ ئەو ڕاقیانە جۆرەها بیدع و گومڕاییان داهێناوە و خەڵکێکی زۆریان گیرۆ دەکردووە لەوانەیە خەڵکێک لای ڕاقیەکی گومڕا لای ڕاقیەکی بەرژەوەندیچی کە مەبەستی بەدەستهێنانی پارێ یا مەبەستی بەدەستهێنانی ئافرەتە کە زۆرێک لەوانەمان دیوە ینی ڕاقی هەبووە کچیان بردووە بۆ لای و توێتی بە مەرجێ ڕوقیەکەم و چاکێکەمەوە بیەن بەخۆم و هێناوی شێتی ئێستا ژنی شێتی پێویست ناکە خۆتان بەدوەدا چون بکەن شتەکانە دۆزنەوە و ئەزانن چۆن ئەو بابەتە بۆیە بەڕاستی ئینسانی مسلمان نابێ ئەوەندە نەزان بێ نابێ ئەوەندە با بڵێن ساویلکە بێ سەربکە بە کۆشی هەموو کەسێکە تەنان جاری وایە و کەسە خۆشی ساحیرە جاڵێ لەوێ شیفام وەرگرتووە ناڵێ ئەڵڵا سبحانه وتعالى شیفای دام بەهۆی چیەوە بەهۆی هەبوونی ئیضطرار لە قەلبی خۆمە مەرج نییە کە تۆ لای گومڕایەک چارەسەری وەرگرت و چاک بووی ئیتر ئەو چارەسەری کردبی نا جاری وا هەیە لەناو دڵی خۆتە ئەو پەڕیحانە بۆ ئەڵڵا ئەبەی ئەڵڵا سبحانه وتعالى بەڵێندا وەڵامی ئەوانە بداتەوە من يجيب المضطر إذا دعاه ويكشف السوء جوابی ئەو کەسانە داتەوە کە لە ناخیانەوە هانای بۆ ئەبەن و داوای ڕزگاری لێەکەن بۆیە ئەوەیە لە ناو دڵی خۆتا دروست بووە لەوە عیبادەتە گەورەیە کە عیبادەتی طیراری پێوترێ بۆ ئەڵڵا سبحانه وتعالى نەک بەهۆی ڕاقیەکەوە بەڵامی تر تۆ وازانی بەهۆی ڕاقیەکەوە بووە کابرایەک گێ بۆ لای ئیمامی مالک أفرمي يا إمام إن هناك رجلا يرقي الناس فيقول إن فيك عين أو فيك سحر أو فيك مس فقال غضب مالك رحمه الله قال بدعة 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 أفرمي بيعك هاد ولا إمام مالك ودي فلانة كس هي لبيايا عليه رقي خلقي أكا خلق أشي بولاي بيالتو تشاولي بولتو السحر الليكرا بولتو مسي جنوكتها فرمي مالك زور طورب فرمي بدعية وشتا يعني تو تناند ناتواني أو كسي كديت بردمه حالي تيكسوه تشخيصي شيكي بلي أميتي وأويتي وأويتي برو أمرو بزانه خلق شي عليه خلق أمرو نكهر هرالي السحرة بيالي كيج لي كردوه بيالي لكويج دايناوه بقرا بيالي چند جنوكتيا زلام هبو بيوتراوه 100 جنوكتيا 5 جنوكتيا 10 جنوكتيا لا أفغانستان هاتون لا باكستان هاتون لا هندستان هاتون ئەمانە هەر هەمووی تەکەهونە کار بگاتەوەی بڵێ لە مۆبایلەوە من ڕوقیەت بۆ بکەم تەلەفۆنەکەت هەڵگرە کامێرا سەوت و سوورە قسەم لەگەڵ کە بە ڕوقیەت بۆ بکەم یا بڵێ جنۆکەت بۆ نێر مێسەیە بۆلات ئەوە جنۆکەیە ئاوا و ئاواد لێکە گوێمێرێ لەسەر شێوەی خۆمیە بۆلات لەسەر شێوەی فڵانیە بۆلات سبحان الله يعني ئەمە لەکوێ هێناوتانە چه سەحابەیە وای کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتی وای فەرمووە هیچ شتێکی وا ڕووی نەداوە لە جیلەکانی
سەرەتای ئەم ئوممەتەیە. تۆ چۆن ئێستا دێیت ئەو ئیدعایا هەکەی رسول الله صلى الله عليه وسلم بە کەسی نەوتوە ئەندە جنۆکەتیە، بە کەسی نەوتوە سیحرەکە فڵان لێی کردووی ولا فڵانە جێگایە، بە کەسی نەوتوە ئەوە چاوە، ئەوە سیحرە، ئەوە ئەوەیە، ئەمە ئەوەیە، مەگەر پرسیاری کردبێ فەرموو بێتی ئایا فڵانە کەس چووە بەلایە حەسوودی پێبەرێ، ئایا فڵانە کەس خواردنی فڵانە کەسی خواردووە، ئایا ئەویان خستووەتە ماڵەکەی ئەم نوشتەیە ئەو جادووە ئەو ساکە. بەڵام تۆ بەبێ ئەوەی هیچ شتێ لەمانە ڕووبات چۆن ئەم کچاگریت و پێڵەی تۆ جنەکە عاشقتە و نازجاری ئەسڵەن کەلیمەی جنی عاشق لا فەرهەنگی شەرعیە نایبینی هاتبێ لەلایەن سەحابە و تابعیەکانەوە، من نەمدیوە وەکو خۆم هەر بیستومە لە خەڵکی تر. ئەمانە لەکوێ ئەهێنن؟ واللهی ئەمانە شەیطان ڕاستپاردوون کە شەیطان زۆر گەورە و عەظیم کەن لە بەرچاوی تۆیە، جنەکان زۆر بە بەهێز و بەدەسەڵات پیشانە بن هەتا وەکو تۆ وا بزانی بەوان نەبێ ڕزگارە نابێ، بۆیە ئەوان چی و لێ داواکەن تۆش بیان نەیتێ. ئیتر ئەگەر ناموست بێ، ئەگەر ماڵ و سەروەت و سامانت بێ، ئەگەر وەلا و دینەکەت بێ، بۆیە ئاگادار بە خۆت ڕوقیەی خۆت بکە، ئەوە باشترین شتە بۆت. ئەگەر نە کەسێکی نزیک لە ماڵەکەی خۆتە، ئەگەریش نەبوو هەر نەبوو بە مۆبایل بە شتێک لەو بابەتە گوێی لێ بگرە و کەسێک چاودێریت کاوە ئاگادارت بێ هەتا ئەتوانی مەچەوە بۆ لای هیچ کەسێ و ئاگاداریش بن. هەندێک ڕوقیە هەیە بڵاو کراوەتەوە لە یوتیوب لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، لە ناو ڕوقیەکەیە تالیسمیتیایە بۆ ئەوەی چارەسەر نەبێ بۆ تۆ. بۆیە گوێ لە ڕوقیەیەکی پاک بگرە لە قاریەکی لەخوا ترسکە خۆت ئەزانی و دڵ و دەروونە بە قورئانەکە و ئەگەر خۆش ئەتوانی بیخوێنیتەوە ئەوە باشترین عیلاجە بۆت. والحمد لله رب العالمين.